ژیان لە ژێر ئاسمانێکی ساماڵ و لە نێوان دوو شاخی بەرز و ڕێکدا کوتراو، ژیانێکی سادە شەو ڕۆژی دووبارە و نەبڕاوەیە، ژیانێک بەدەمڕێی کۆچەوە، وەرزێک لە کوێستان و وەرزێکیش لە گەرمیان، تاوێک لە ژێر کەپری گەڵای هاوین و تاوێکیش لە ژێر خانووی پلاستیکی سارد و سۆڵە، خەوێک لە ژێر بەتانی گەرم و خەوێک لە بەردەم ئاگر و قۆریەک چای بەیانیان، کاتێک لە ناو سروشت لەدایک دەبیت و لە سروشتا گەورە دەبیت و دوور لە ئاوەدانی و شارد، ئەوە ڕۆژێک دەبێت حەزی شار و ئاوەدانی لە ئاوێتی سروشتجا دەکاتەوە، گۆڕانێکی زۆر ژیانیانی داگیر کردووە، ڕەنگە هەرەوەش بێت منداڵەکانیان بۆ دیاریکردنی چارەنووسیان ڕۆژێک ئەو سروشتە جێبهێڵن، لێرە منداڵەکانیان بازی سروشتیان داوە و لە دنیای زانست و تەکنەلۆژیا و پێشکەوتن و ڕاگەیاندن دابڕاون، ئاخر ژیانیان بە میراتی لە گەورەکانەوە بۆ ماوەتەوە. ساڵانە لە سەرەتای بەهار لە مانگی 5 تێن بۆ ئەیرە بۆ منتیقەی پێنجوێن، لەیرە جێنیشتێ بین هەتاکو ئەچێ بۆ مانگی 11 و 20 سەرما و سۆڵە دروستە بێ و ئەچێ بەرەو وەرزەکەی زستان، کە چوو بەرەو ئەو وەرزە دیسان ئەگەڕێنەوە بۆ گەرمەسێر ئەچینەوە بۆ دەوروبەری هەڵەبجەی تازە، ئەچینەوە بۆ ئەوێ لێ جێنیشتێ بین هەتاکو وەرزی بەهار، لێرە هیچی ناوێ بەدەمی خۆیانە لەوە ڕێن ئاوی لێ لەوەڕی لێە بەدەمی خۆیان بەخێویانەکەین و هەتا ئەگەڕێن و ئەبێ بە وەرزی زستان بەدەمی خۆیانە لەوەڕێ. سوودەکەی ئەوەی ئاژەڵداری سپاس بۆ خواگیان کە وەکو کردنی فرۆشتنی لێیە، وەکو کە پێداویستی سەربڕینی لێیە، وەکو ئیمجارێ شیر و دۆ و کە ئەوانەی لێ بەکارهێنین بە زیاتر لەوە فرۆشتنەکە پێداویستیەکە زیاتر دابینەکە، زیاتر لەوە قانجازی هەیە کە بۆ فرۆشتن و بۆ کڕین ئیتر ئەوانی کەمتر بۆتەوە، ئەوانی کە وەکو بەرهەمی شیر و ماست ئەوانە کەم بۆتەوە. ئێستا باشە سپاس بۆخوا لەوانەیە زیاتر پەڵە بسێنێ، لەوانەیە زیاتر کە پەڵە بسێنێ چەند کەسێک کە خەریکی ببێ، چەند ساڵی پێشیسە خەڵک لەوا بوو لێ خاو بوو لێ وازی بهێنێ، لێ تااقەتی نەمابوو لادێ چۆڵە کرد لە کۆچەری وازی هێنا، بەس ئێستا سپاس بۆخوا حەمد و سەنا بۆخوا گیان خەڵک خەریکیە بێت بە گەرمی بە دوای ئەکەوێ ئەگەڕێ بە خێوی ئەکا بە بەرهەمی هێنێ حەزی لێتی هاتوچۆمان لەگەڵ حیوانەکان ئەوێ بەیانی زوو هاوسین دەریانکەین و مەسەرەن ئاویان بین و بیان لەوەڕێن هەتاکو نیمەڕۆ کە کاتی خۆیان یە دواتر بێنن ئاویان دەن و بیان مۆڵێنین و ئەیتر لەوەلا پاش 1-2 سەعاتی هەم بکەوین بە دوایان هەتا بانگی مەغریب دیسان هەم بیان هێنین و ئیتر وەکو ئەوشە شەویش هەر ئەبێ ئاگامان لیان بێ لەبەر گورگی لێ یە بۆیان لیان دەدا ئەگەرەک و وریان نەبی لەوانەیە کە بچێ بە ناو شوێنەکەیان و ناو سیاجەگەەوە هەمویان کۆڵەوار بکەن. دەزانی چۆنە مەسەرەن لە پێی مەجای خۆی لە پێی ژیانی خۆی وەکو ئاژەڵداری ناڕەحەتە کە بڵێ شتێکی ڕەحەتە شتێکی ئاسایە زۆر ناڕەحەتە، لەوانەیە لە هەموو ئیشەکان ناڕەحەتتر بێ، لەوانەیە ناڕەحەتتر بێ، ئەبێ بەدەمیەوە بێ، ئەبێ کە سەرما ببێ، ئەبێ گەرما ببێ، هەموو شتێ ڕووتی یەکە، زۆر ناڕەحەتە. زۆر جار هەیە مەسەلەن تۆ ئەکەوی بە ناڕەحەتیوە لەوانەیە وەزعێکی زۆر ناڕەحەت ڕووتی بکە، ناڕەحەتە ئاژەڵداری هەتا بڵێ بەس ئەوەشی تایە کە پێ ڕاهاتی تێکەڵی بووی بۆ تەکرێت لەبەر ئەڕوا بەڵێ وەڵای تر بە خەڵک بڵێم دەست پێ بکات لەوانەیە مەسەلەن کە بۆی جۆر نەبێت، ئەی ناخۆ ئاژەڵداری کەساباتێکی حەڵاڵە، نانێکی حەڵاڵە، هیچی لەسەر نییە،
بۆ ئەوانەی کە سپاس بۆ خواگیان حەڵاڵە و بەبەرە و چاوەیە و دیارە ئەوانەی هەمووی بەس لەوانەیە کەسێ بۆ جۆر نەبێ بڵێم کە دەست پێ بکە بەس کاسپێکی حەڵاڵە ئەگەر بۆ جۆر بێ بۆ بەسەر بچێ لەوانەیە لە زۆربەی مەسەرەن ئیشەکان حەڵالتر بێت وەڵا هەر پێجایزیمان بێچین بۆ پێنجێن حەچێکمان پێویست بێ بۆ ماڵەوە بۆ خۆمان بۆ مەسەلەن پێداویستی هەرچێک ببێ چین بۆ پێنجێن ئەچین سیارەمان هەیە و بە سیارە چین بۆ پێنجێن و لێ ئەیهێنین و بە ڕۆژجاری ڕۆژی دوجارە جاری وایە چین جاری وایە شەوەچین لە دوای بانگی شێو لە دوای بانگی عیشا ئەچین بۆ بازاری پێنجێن هەتا سعات 11 هەتا بازار تەواو بێ و هەمووی پێداویستێنین و تێینەوە پێداویستی خۆمان بۆ ڕۆژانەی خۆمان بۆ وەکو ماڵ و وەکو هەرچێکمان پێویست بێ بۆ دابینێت وڵا کە کاتێک کۆچکەینەوە کە بچینەوە بۆ گەرمە سێر بۆ خوارەوە ئیتر پێشەوە کە لێ جێنیشتە بووین سیارە هێنین و مناڵەکان و زەغیرە و ئەوی گەتفاقمان ببێ باریەکەین لە سیارە و ئەڕاتەوە بۆ ئەو شوێنە و ئیتر دواتریجە هەر ئەو ڕۆژە یا ڕۆژی دوایین حیوانەکان بەڕێەخێن قۆناغ بە قۆناغ وردە نزیکیان نەکەینەوە بڵێن ئیتر ئەیسا ئێمڕۆ لەیرە و بەیانەکی لەو دیەوە تۆ ئیتر دووبارین لەولاتە وردە بە دەڕۆژ ئەچینەوە ئەو شوێنە دەڕۆژ دە ڕۆژمان پێچی هەر خۆمان ئەرەوە لەگەڵ مناڵەکانەوە تجاری وایە خزمێک کەسێک یارمەتیمانە دا و تێ بۆ لامان و بە یەکۆ بەڕیا ڕۆین و بیرەوەری من بێ هەر لە باو باپیران و ماوەتەوە هەر ئەمەمان بوو هەر لە باو باپیران و ئارە وەڵا هەر وەکو کۆچەری وەکو جاف هەر ئەمەمان هەر بووە ئەوە باو باپیرانمان وردە ئەوەوان تەواویان کردو ئێستا من وەکو دایک و باوکم لە هەڵەبجەی تازە تەمەنیان کردووە و کەم بوونەتەوە لە هەڵەبجەی تازە لێ جێنیشتە بوون و پەکیان کەوتووە کە بگەڕێنەوە خۆمان دەستمان پێ کردووە و حل لە سەردەمانێ زۆر زوویش و هەر کاچوون خێڵ بوو هەمووی خێڵەوە خواری کردو چوە بۆ شلێر بۆ مەندیقە یێران کە چوە بۆ ئەوێ لێ جێنیشتە بوون شەرمایە گواتنەوە ئیمجار چوونەتەوە بۆ گەرمەسێر بۆ خواری دەربەنیخان خواردتریش ئەو کاتێک کە ئەم سیارە و مەیارەیش نەبووە ئەو کاتێ هەر بە وڵاغ زیاتر بە ماین و بە ئەسپ و بە هێسر و بە گاب و باریان کردو بەوانە هەرس و کەوتیان کردو ڕۆیشتون بۆ ئەوێ حتا چوونەتە خاکی یێرانیش دو ساڵە خەریکی حیوانە ئەوە تر ئەوە خەریکی حیوانین کۆچە بارەکەن ئەڕۆینە خوارەوە تێینەوە وەڵا لەیرۆ ئەچینەوە لە گەرمانەوە بێژین تێنەوە بۆ ئەیرە بۆ ئەم منتیقەی پێنجێنە بۆ حیوانداری و کە پاییزێگە ڕۆینە خوارەوە بەهارێ مانگ چوار تێنەوە سەرەوە و لەگەڵ سەعات شەشای تێنین ئەیدێنە ئاوەگا و ئەیکەینە پەرچە کاتێک کردمانە پەرچە ئیتر تێنە ماڵەوە ئیسراحەتەکەین و هەتاکو سەعات دەوری 8 دوای 8 لەوە لە ئیستراحەتەکەن و بەیانی زوور ڕایەدێ بەڵێ وریاییەکەین و لایتیشی بۆ دانێن ئەم گڵۆپە و ئیتر وریاییەکەین لەبەر دەعباوچت گورگی هەیە بەش کورد دز و چتی نییەوەڵە لەخوای گەورە بە زیاتایسا دز و چتینەوە بەس گورگی هەیە ناوەڵاش کورد زەرەر یەک و دوان زەرەر ئەوەی دا بەش کورد زەرەری زۆرنەوە لەخوای گەورە بەزیایی وەڵا ئیتر ئاوات دزەیە لە دوا بێ ئەکا پێ ئەیوایە لە تەلەگا شەو ناچێتە ماڵەوە لە دوای خەوێکی قوڵ و تێپەڕاندنی شەوێکی تریژیان پێشهەڵاتنی خۆر لەسەر سفرەی ڕازاوی دەستی خانمی ماڵ و لە تەنیشت ئاگردانی چایبانیان باسی ئاژەڵ و لە وەرگاکانە
خەمخەمی چۆنیەتی دووبارە کۆچی ڕۆو گەرمیانە بەرهەمی ئاژەڵەکانیان بۆتە خوانی سەرسفرەی بەیانیان بەپەلا پارۆنانێک نۆش دەکەن. پێویستە پێش هەڵاتنی خۆراژەڵەکان بەڕێ بکەن بۆ لە وەرگاکان. منداڵەکان تا دووری مەنزڵ بە دوای باوک و بە دوای ئاژەڵەکاندا ڕادەکەن. بەیانیان تا بەڕێکردن و دوورکەوتنەوەی ئاژەڵەکان دەنجی زەنگۆڵەی ملی ئاژەڵەکان لەگەڵ قولەقولی شوان تەنیا ئاوەدانیەکی ناوچەکەی و لە دوای ڕۆیشتنی ئاژەڵەکان و نەمانی دەنگی شوان ئیتر تا ئێوارە و خۆراوا بوون بێدەنجی باڵ بەسەر ناوچەکەدا دەچێشێ. ئەجا بێزار بین چی بکەین وەڵای تر ئێمە ژیانمان لەسەر ئەمە ئەڕوا مەجبوری. ئەرە وەڵای جا چی بکەین تر خانوومان نییە مەجبور نییە تا ئەوان بکەن ئێمەش لێڵێنان. ئەرە وەڵا کێ حەز لە ژیانی خۆش ناکاو لە شار ناکاو. ناچینە هەڵەبجە ناوەڵا لەوێش هەر وەکو ئەیرە وایە ئاوا زنجوش دەکەن و کەپرەکەن زستانیش هەر وایە وەڵا بەفرە وارێ بارانە واری هەر وایە لە پشتی ئازەوانێ لای بەحرەکە. مەگەر ڕۆژێ زۆر سەختوێ بەفر و بارانێ بمێنێتەوە ئەنیا نامێنێتەوە لای ئێمە چوون خەلە و شتی نییە حیوان ئەڕوا هەتا ئێوار نایە. وەڵای ترە تا دەوری دە و یانزە ئەوەوە خەریکە دوای ئیزراحەت دەکەن تا تاقی ئێوە هەست. ئیسا باشترە لە بەهارە زۆر سەرقاڵ نیەم حیوانە بڕێتەوە زۆر حیوانە دۆشین یعنی کاتێ پێێنەوە هەوارین ئەو کات. وەڵا ڕۆژ ناڕۆژێ ئەیژەنم ئەیتر کە لای پاییزەوە چێشیرەکە کەمەکە دوو ڕۆژ ئەیخێن یەک فێن کە خراو ناوێت وەڵا لە بەهارە ڕۆژی وا بووە سێ پڕی ئەمەمان ژەندە کاتێ ئێمە بدۆشتی. وەڵا بە زۆری کەشتی لێکە ئەیکەینە ماست دوای ئەیژەنین ئاوە ئەیکەینە کەشت ڕۆنشی لێەکەین بە کەمی پەنیری لێەکەین ئێمە چونکو بازاڕ و نییە بیفرۆشین زۆر سەر نایە بۆمان بە پەنیری. وەڵا ئەیخەینە سەر ئاگرماتێ دایەنە ناکردمەوە تورەکەوە تورەکەکەیە ئەیکەینە تورەکە دوایی ئاوەکەی چنی ئەکەینە قاپ و خێکەین و ئەیشێرین سەر سینەین. وەڵا بۆ خۆمانەی خۆین و بەشی خەڵکی لێدەین و بەیانیان ئەیکەینە ئاو بۆ بەیانیان بەیانی بۆ بەرچاوی خۆین. وەڵا بەکەریایی نایفرۆشین بەڕۆنی ئەگەر لە خۆمان زیاو بێ ئەیفرۆشین. ئیساوا ناکەینە کەرێ ئەخەنە سەر ئاگر گەرمێکەین دوای دایانم ساردێت و ڕۆنەکەی ئەگرین دوای ئەکەینە هیزەوە بۆ زستان و بەشی خەڵکی لێرێن
ئیتر بە کامی ئەیفرۆشین خۆمان ڕۆزتانەی خۆینی بەرە وەڵای تر بە پێی ساڵی وا هەیە سەختە لەسەر ئێمەش قورسە ئیسە من بخۆم تەنیام ئەوێ هەتا ئەو تێتۆ هەموو شتێ زستان ئالە فروشتی بۆ ڕێکخەم یعنی ماڵی بۆ پاکەم و ئالکەکەی بۆ حازیکەم هەتا ئەو تێتۆ ئەرە وەڵا قورسە ساڵیش وا هەیە خۆشە باشە کارەکە زیاتر بۆ بەڕێوەچوو وەکو هی جاف وەکو هی جاف زیاتر بۆ بەڕێوەچوو وەکو بزنیانە بڕیوە تووکەکەی لیانە کردو و دواتر ئەیان ڕێسا چەند ژنی قەرەی لێبوو چەند ژنی مەسەلەن بەژنی لێبوو کە ئەیان ڕێسا و دواتر ئەیان کرد بە دەوار دواتر ئەیان کرد مەسەلەن بە شتێ پۆشەن و ماڵ و تفاق و بەوە زیاتر بەکاریانە هێنا ئێتر ئێستا لەبەر وەسایلی تر ئاسانکاری زۆر بووە ئەوە نەماوە کە خەڵک عەزیەتی خۆی باوە ئەو وەسایلیانە نەماوە پێی دروستکا و ئیتر خەڵک بۆ نمونە لە باتیەوە کە خەڵک دەوار بکە هەفتەیەکی پێ بچێ یا مانگێکی پێ بچێ یا وردەوردە دوو سێ مانگی پێچێتە تەواو بوو لە ئەوڵۆ لە ڕێسانەکەیە و لە بڵێن تەندنەکەیە و لە دروستکردنەکەیە و لە هەڵانەکەیە ئەچێک چادرەیە کڕێ و یەکسەر هەڵیا و ئاسانترە و ئەو عەزیەتە ناکێشێ وازی لێ هێناوە و ئیتر هەر مەسەلەکە ئەوەیە ئینا زیاتر بەوانە بەڕێوەچوو مەسەر هەر ئەو خێڵاتی و ئەو جافانە هەمووی لەژێر ئەو دەوارە کە ژیانیان بەڕێوە بەڵێ ڕاستە فەرمی جاران وابوو هەمووی کە بنەماڵی وابوو هەر بەعام هەمووی جاف بوو هەمووی هەر لە بیدایەتی ڕۆژەوە لە هەر لە چەند ساڵێکی پێشی سۆ هەر جافەر بوو ئەکسرەتی کە شارکەم بووە هەر زیاتر جاف بووە لادیە کەم بووە دواتر وردەوردەی تر خەڵکەکە بە جۆرێکە ئەقلی بەکارێ ناوە وازی لەوەی ناوە کە ناڕەحەت بووە کە ئەم کۆ خێڵە و خواری کردو عەزیەتی بووە مەینەتی بووە وازی لێ ناوە لەبەر ئەوە کە کەم بۆ تۆ ناڕەحەت بووە وازی لێ ناوە ئێستا ئیتر کەم بۆ تۆ بە کەمی ماوە بە کەم یەکەش ئەوەیە کە هیوا هەیە مەسەلەن شوێنی نیە دابنیشێ لادی نیە مەسەلەن دابنیشێ ئیتر جارێ ناچارە خێڵە و خوارەکە هیوا هەیە مەسەلەن تێکەڵی بۆ حەزی لەکە ماڵیاتەکەی هەر خۆی بەخێویەکە و ناکرێ بیا بەدەست کەسێکی ترۆ پێی ناکرێت ناوی بابی فرۆشێ مەسەلەکان ئالەوایە ئیتر خێڵە و خوارەکەش کەم بۆ تۆ وەکو ڕۆژ کە خەڵکەکە ئەزانێ ناڕەحەتتر بووە وازی لێ هێناوە تا ئیسەیتر ئێستەی جارێ بەڕدۆخ باش نیە وێساوە وەڵای تر ئەوشە هەیەرە وڵاکە نەخۆشی ڕووی تێ بکە بە سپاس بۆ خواگیان هەمدوو سەنا بۆخوا بەهۆی وەسایلۆ بەهۆی ئەوە کە شتەکە زۆر بووە ئێستا وەکو چەند ساڵێکی پێش ئێستا کە شکر دەخوا بەزیابێ ئەوە نەما ئەو نەخۆشیە قایمە ئەو نەخۆشیە کوشندەیە ڕووی تێ بکات چەند ساڵە پێشە بووە ساڵی وا بووە زوو سەردەمێکە پێش ئەمری من پێشتر کە بۆ من باو باپیرانمە گەڕێتەوە باوکمە گەڕێتەوە ئەڵێ ساڵیا بووە پێڵێن دەردەمەر کە هاتووە هیچێکی وای لێ نەماوە ماڵی وا بۆ 300 سەری بووە ئەو 300 سەرە میقداری کەمی بۆ دەرچووە هەروە 50 سەرێکی بۆ دەرچووە 100 سەرێکی بۆ دەرچووە وتیانە زستان بەراوبەشە نەخۆشی ڕووی تێکردەوە بەرسێتی ڕووی تێکردەوە وەسایل نەبووە مەسەلەن ئێستا دەرمانی لێ دەرزی لێ تۆ بزانی خوا نەخواسە کە یا تەبەقێتی یا مەسەلەن ئازاری تری لێکی دەرزی بۆێنی لێدەی یا مەسەلەن ئەیکێ بە ژوور و سەرمای نەبێ یا ئیتر ئاوایە لە وەرزەکانە هەمووی لەگەڵی ئارزوکەوتەکەی وەسایلەکە هەیە بەهۆی ئەوە سپاس بۆ خواگیان بڵێ نەخۆشی نیە بەس کەم بۆسۆ باشترە لە شاو سەردەمێ پێویستە چەند ساڵە پێویستە بەڵێ ئەگەر نەخۆشینێکی ببێ ئەگەر ئازارێکی ببێ نەخۆشینێکی ببێ یەک سەعات یەکسەر پێزانی یەکسەر پێزانی ئارەوەڵا جۆری نەخۆشەکەی بۆمان دۆزێتەوە ئیتر یا خوا پەنامان با دوور بێ تەوەق بێ یا دانکە ببێ ئیتر مەسەلەن یا تاعونی یەر هەیە بە سپاس بۆخوا هەمویان دەرزی دەرمانێنێ ئەچی ئەیێنی یا حکومەت بەیتەری ئاگادارەکەیتۆ بۆتە هێنی ئەگەر زای حەزی کرد خۆ بێنی خۆش دەچی بۆ هێنی لە بازار ڕوو بەیتەری شەرلیەتی یەکسەر خۆ یا دکتۆری بۆ هێنی لەگەڵ خۆتەیە خۆش زۆر بێ خۆمانی من ناتوانم هەمویان بەکار بێنم خۆم هەمویان لێ دەمەتوانم هە دەرزیەکان هەمویان یا دەرمانەکەی بە قورگیا دەرزیەکانی لێ وەڵی خوا پەنامان بە نەخۆشین زۆر هە یاخوا نەبێ هەیە ئارەوەڵا نەخۆشی ئەمە دانکە هەیە و ئەمە تەوەق هەیە و ئیترە تاعونی لێیە و ئەوانە ئەو سێ چوار دەردەی لێ وردە دەردی تریژی لێ بەس ئەوانە زیاتر کوشندەیە خوا پەنامان بە یاخوا نەبێ لە هیچ وڵاتیەکان نەبێت ئەوانە هەیە ئیتر بەس سپاس بۆ خۆیان بڕۆ دەرزی دەرمانی ژێ بڕۆ وەسایلەکان زیادی کردووە ئێستا ئێمە لەسەر ئەم چەمەی نەم چەمێتە خوارە چەمی پێنجوێنە
ئەم چەمە من هەر خۆم باوکم 4-5 ساڵە بەرەی زەوتی ئەو چەمە لەوانەیە عیلەتی ببێ عوزری ببێ عوزری ببێ عیلەتی ببێ ئاوی لێ بخوا سەدەمێ زوو جیابات و شوێی کردووە هەماڵەتانەتە سەری چەند ڕۆژە فەرقیان پێ کردووە ئازار ڕووی تێ کردووە عیلەتاوی بووە بەس ئێستا ئێمە وەسای لێ تەنکەری بۆ سێنین و خەمی بۆ دانین ئەو هیکانیەکەینە نایەوە بەیانی یان دەینێ و یان تاقیبانی تێکەتانی مڕۆ بۆیان بەکارێنە پاکوتەمیزە و جوان لەگەڵ ئاوابوونی خۆر دەنگی زەنگوڵەی ئاژەڵەکان و پولەی باهوگەشوان منداڵەکان لە ژێر کەپری هاوینە دێنە دەرەوە و دەچنە وەرزاییەکان تا لە چاوەڕوانی بینینی باوچیان نەچنە ناو تاریکی شەو ئیتر بێدەنگی جارێکی تر دەڕەوێتەوە لێرە ڕەنگەکانی عەشق و خۆشەویستی ون نەبوون خانمی ماڵ لەلایەک خۆی بۆ پێشوازی هاوبەشی ژیانی ئامادە دەکات و لەلایەکی ترەوە خوانێکی تر بۆ ئێوارەیەکی دووبارە حازر دەکا بە نیگایەک پشکنینی ئاژەڵەکان دەکەن و سەرژمێریان دەکەن لە دوای هێشتنەوەیان بۆ بەڕێکردنی شەوێکی تر لە کوێستانەکان جارێکی تر خێزان لە دەوری یەک کۆ دەبنەوە و لە دوای خواردنی نان و چای تر تاریکی شەو و هیلاکی ڕۆژ دەرفەتی مەجلیسی خێزانی نادات خەوێکی قۆڵ و ئارام بە دیارە سێرەکانی شەوە زەنگەوە هەموو هیلاکێکی ڕۆژ لەبیر دەباتەوە ئیتر ڕۆژە دووبارە بۆکانی ژیان بەردەوام